جاركادی سلااو و رز گلی گهدار و بینرین دنگی امریکا و برنامه لحاف گهاندنا کردان ما پی خوشم جارکادی دگهینه ایک د برنامه که دا کو تایبتا امی گوی خو بدن هندک موزیک جنا و موزیکی جی دگلوانا ایرو میوانداریا وان دکن الاستودیو دنگی امریکا تیبا که هنریه تایبت جو کردستانی هاتینا کاک سوار محمد استرانبیج دگلوان ام قالك بخير هاتنا واندك نزور بخير بين وقت ما قلت يرو اميغو خو بدين هندك بحث الموسيقى واميغو خو بدين موسيقى بخوجي كاك دليل با لا جناب دسبي بكم تيميكي تكلاون تيم انيا لقال جروبي موسيقاي سليماني قال عندي برادراني كركو هاتونو تا امريكا باندي امي جيا تتانوي تشي بكن تشي ستايل كان هيا بلا وكو ستايل موكو موزيكي ملي كردياتوين او اميراني كبكاريانين ناتو عملم صيصا كردين بلام كردم اميراني لدير زمانو بكاريانا ومثلا اميري بالابان يا اميري سنتور ايران بكاريانيت بالابان ارمينيا بكاريانن اذربيجان بكاريانن تركيا بكاريانن اوان لوان نايتريان لنابي ام بالابان ونرمني بيالين بونمونا اميري مثلا دهولمان هنا ودهول زور شوين الدنيا بكاريان بلام دهول هي تایبەتە بە کورد ئێمە توانیمان ئەم ئامێرانە کۆکەینەوە لەگەڵ ئامێری کلاسیکیش کە ئێستا کاکزانە بە ڤایۆلین لەگەڵمانەیە کەمانچەکە خۆمان پێڵی کەمانچە توانیمانە ستایلێک دروستکەین ستایلێکی میلی توانین بەم ئامێرانە ئەو شتانی کە تایبەتە بە موزیکی کوردی بە موزیکی میلی کوردی بەم ئامێرانە دەری بڕین بۆتان بەڵێ گۆرانیەکان فلکلۆرین ئەوانەی کە پێشکەش دەکەن بۆمان ئێستا لێرە لە سوودو بەڵێ ئەو گۆرانانی کە پێشکەشیەکەی نەسا ئەو گۆرانانەیەکیان فۆلکلۆری منتیقەی ناوچەی هەڵەبجە و هەورامانە کاتی خۆی خوا لێ خۆش بوو محەممەد عەبدولوتوێتی گۆرانیەکی تریان گۆرانی ڕەشید فەیز نەژادە خەڵکی سەقزە ئەم مۆرکەیان مۆرشێکی فەیزڵابەجی و ناوچەی پێڵێن فەیزڵابەجیە ئەم گۆرانیانە بە ئامادەکردنی تازە و گۆرانیش تریشیانەوەی ئەوەی کە هەڵەبجەیەکەی با بڵێن ئامادەکردنی مامۆسان و قەراخیە توانیمانە شتانە ئامادە بکەین و لێرە کەشتانی زۆر حەز ناکەم قسە بکەین حەزەکەن جێمان لە موزیک بێ بەڵێ ئەو زەر زەحمە نەبێ ئەو بەرهەمەی کە یەکەم بەڵێ گۆرانی هەیمە ڕۆمەڕۆیە بەڵێ ئەم گۆرانی وەکو باسم کردی ڕەشید فێز نەژادە گۆرانیی فێزڵابەجیە با مۆسیقایشی تازەوە تقریبان هەر لە گۆرانەکە خۆی وەرماگرتووە ئێمە ئامادەین جێتان لێ بکەین هاوری کینا بر لبارانه چه هاوری کینا
مرو 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 هرشين جانوارا اگر هر داروي من لقل خوبارا اگر هر داروي من لقل خوبارا دەست و دەمتا خۆش کاک درێ دیسان لای تۆ باسی ئەوە بکەین کە چۆن تۆ بتوانی مۆزیکایەک مۆزیکی کوردی جیا بکەیتەوە لە مۆزیکی وڵاتێکی تریان گەڵێکی تر یان دەتوانین بڵین پێکهاتەی ئەو مۆزیکایە چی دەبێ ئەوەی ئێستا جەنابتان وا ئەو دەنگە خۆشە جێمان لێ دەبێ وەکو هەموو موزیکێکی تر موزیکی کوردیش تایبەتمەندی خۆی هەیە ئەم تایبەتمەندیش بە شێوەیەکی خێراسە باسیەکەم ئەوەیە لە نەوعی میلۆدیەکان ڕێتم کە ڕێتم شتێکی زۆر زۆر ئەساسیە موزیکی کوردی موزیکێکی هارمۆنینیە لە ئاستا موزیکێکی ئۆنیسۆنا لەگەڵ ئەوەشە کە ئۆنیسۆنا ڕێتم زۆر دەورەبینێتیایە میلۆدی زۆر دەورەبینێتیایە تایبەتمەندیەکی تری موزیکی کوردی ئەوەیە کە مەسەڵەن موزیکی پانتاتۆنیکە بۆ کاتی خۆی لە کوردیە زۆربەی میلۆدەکانمان هەیە لەوە بەڵامی تر بە حکمی کە تێکەڵ بە میلەتانی دەوروبەر بووین ئەو چارەک و سێ چارەکە تۆ ناتۆتە ناوە لەگەڵ و پانتاتۆنیکەیە شتێکی تازە دروست بۆمە ئەنجاو ئینتەرڤاڵانەی کە مەسەڵەن لە وڵاتانی دەوروبەر هەیە تێکەڵ بۆ موزیکی کوردی و هی ئەمیش تێکەڵ بەوان بۆ تاسیراتیەوە سەروانەوە ئەوانە هەمووی پێکهاتن بۆ مۆزیکی کوردی شتێکی تریش کە باسم کرد کورد مەسلەی ڕیتمی زۆرە ڕیتمی زۆرە و جۆرمان زۆر زۆر ڕیتمی ڕۆندمان هەیە و ڕیتمێکە بە یەک شێواز و ڕێتەوە مەسەن ڕیتمی چواری دوانی سیانی ڕیتمی شەشی ڕیتمی لێکدراوە شەشیەکانمان زۆری هەروە ڕیتمی لەنگمان هەیە بە پێی هەڵپەشیەکان و بە پێی ناوچەکان هەم ڕقسمان زۆرە هەڵپەشێمان زۆرە هەم ڕیتممان زۆرە ئیترەمانە هەمووی سەرچاوان بۆی کە تۆ تایبەتمەندێتی یا پێکهاتەی موزیکی کوردی پێباسبی کاک سوار دەمیست تۆ بۆمان باسی گۆرانی کوردی بکەی ئەمە یەک دوایەوە من کە دوێنێ ئەم چەند ڕۆژە سەیری کلیپەکان دەکەم هەندی کلیپی تۆندی گۆرانی جنابت جێم لێ بووە ستایلێکی تایبەتی دیارە دەتەوێت ستایلێکی تایبەتیت هەبێ حەزەکەم بۆمان باسکەی زۆر سپاس گۆرانی کوردی وەکو نەتەوەکانی سەرگۆی زەمی بریتە لە دەربڕینی ڕازگۆیانەی سۆز و هەڵوێستی ناخی مرۆڤەکانی کووردە بە شێوەی گۆرانی دەرەبڕێ ئەمە وەکو گۆرانی کوردیش هەروەکو پێشتریش وتم هەل لە سەردەمی دروستبوونی کوشت و کاڵەوە کوردیش دەستی کردە بە کوشت و کاڵ ئەوێ هەل لەگەڵ کوشت و کاڵە گۆرانی و تۆ سەرقاڵبە بە گۆرانی و دەربڕێنی سۆز و مەشاعیرەکانی خۆی دەربڕێ بە گۆرانی وەکو ستایلەکەی خۆشم ڕاستی من سپاس دەکەم من هەوڵێم ستایلی بدۆزمەوە لەگەڵ ئەو هۆنراوە و وشە جوانانی ئەو پیاوە بەرزانەی وڵاتەکەی خۆم خاکەکەی خۆم کوردستان مامەسا ماحی و نالی و بێخود و وەفایی هەوڵێم لەگەڵ ئەوانە هاوڕێتیەکی باش پیا بکەم و بتوانم وشە جوانەکانی ئەوان بەگوێی خەڵکی کووردا ئاشنا بکەم. کاڵە بێ
وجان دبراكو جان درونم كيلو صوزي كالبي جان صوزي مالكم صوزي كالبي جان صوزي مالكم سركي لكل جان تاقو ياركم سركي لكل جان تاقو ياركم کاک زانای محمود هەژار ئەو ئامریکا بەدەستەوەیە ئەمریکا دیارە کوردی نییە چۆن ئەمە دەتوانێت خزمەتی موسیقای کوردی بکاتن بەڵێ بێگومان ئەمە جیهانیە لە زمانی بڵین باخ ئەم تەسمیمی وەرگرتووە ئەم دیزانی وەرگرتووە پێشتر لەوانێت تۆزێ لاکێ شەیوەیە قەڵەوتر بوو بێ کۆن بەرە کۆن بڕۆنی تر ئەحجام وەرەگرێ بەس ئەم شکڵە 450 ساڵاوێ لە هەموو عالەمە ئەمەیە لە هەمووی کوڕی ئەرزە ئەمە فێڵین ڤایۆلین زۆر تیژ نییە زۆر تیژێز ئاجبی لەگەڵ ینی کە هەر چوار تەلەکە کە ئاسفەکەیت ینی کە مۆسیقاکە ئاژەنیت لەگەڵ سروشت و سایکۆلۆجێتی ئینسانی کووردە نزیک ینی ئەو تیژەکەنیەوەی هەندێکان بەکارێن یا هەندێک وڵات بەکارێنێ دەنگێکی مام ناوەندی دڵڕفێنی بەهاری شاخاوی هەیەمە ئەجا بڵێن کەی هاتۆتە کوردستانەوە لەوا چێت لە پێش جەنگی جیهانی دووهەمە مەسیحەکان یا ئەرمەنیەکان بەکاریان هێنابێ لە بەغداوە کە هاتۆتە کوردستان و ئاوا وردە بەکارێنراوە ئێتر تیپی مۆسیقای مەولەوی کۆن و قادر دیلان و ئەوان بڵێن جوانتر لە مێژووی تۆمارکردنا لە مۆتەقی سۆرانی خۆمانە ئەوەی کە جێمان لێبێ لەگەڵ حەمە ساڵە دیلانوانە مۆسیقایان لێدا و ئاهەنگیان کردووە ئێتر لەگەڵ تیپی باوەجی کۆی و مۆسیقای سلێمانی و هونەرمەندان بەکارێنن پەیوەندی بەو بەناخی ئەو ئاسفەوە هەیە کە ئەو ئامێرژەنەوەی کە ئاسیبێ کردو ێستا لەوانی کە زۆر جوان ژەنیوێتی لە مەتەقی سۆرانی خۆمانە مامەسان و قەرداخی میرزادەیە و هەروەها کاک دڵشاد و بۆ نمونە زۆر گەنجیشان زۆر جوان ئاسفەکەن زۆر مۆسیقای کوردی بە زەخرەفەی مۆسیقای کوردی زۆر جوان پێدەرێنەر بە مەقامەکانی لاوک و حەیران و ئەڵاوەسی خورشیدی و خاوکەر و ئەوانەی مەتەقی کوردستانی ڕۆژهەڵات و تا هۆرە و هۆرەی جافوانە هەمووی بە کەمانچەوانی لیان ناوە جەوەکە هێنێت ینی جەوی سروشت و جوانەکەی خۆیان هێنێ و لە ناو فەرقە کوردەکانیشا زۆر بە جوانی بەکارهاتوە کاک سەدیق دەمویست پرسیارەوە لێ بکەم چ ئامیرێک زیاتر لە ناو مۆسیقای کوردی ئێستا جێ گرتووە ئەمە یەک دوای ئەوە ئەو ئامرانەی کە کۆن مۆسیقای کوردی کۆنی پێش ئەوەی ئەم شتە نوێە و بکەوتە ناو مۆسیقای کوردیدا ئەو ئامێرانە چی بوونە خۆی ئامێرەکان ئێستا لە کوردستان هەموو ئامێرەکان بەکاردەهێنرێت لە گیتار و ئامێرە ڕۆژهەڵاتیەکان و ئامێرە ڕۆژاویەکان هەمووی بەکاردەهێنرێت بەس ئەوەی کە پێشتر بەکار هاتووە و لە ناو کورد و لە ناو گەلەکانی دیکەشدا بەکار هاتووە سەرەتای دروستبوونی مۆسیقا و ئامێرەکانی موزیک ئەوانە ئامێرە ڕیتمیەکان دروست بوون کە بە پێداکەشانەوەی کە ئێستا من لە بەردەستمە ئامێری زەرب پەیدا بووە ئامێری دەف زۆرتر دەتوانێت بڵێ کوردین ئەوانە کورد زۆر بەکاری هێناون هەموو نەتەوەکانی دیکەش بەکاریان هێناوە ئامێرە فودارەکانی وەکو شمشاڵ و باڵەبان و نەی ئەوانە ئامێرە سەرەتاییەکان بوون و جێگای دیاریان هەیە لە ناو مۆسیقای کوردی کاک زانە سانتۆر ئەمە دەتوانیت چیمان بە باسکە لەسەر ئەم ئامێرە بەتاکیدش ئەوە دیسانەوە باوەڕ ناکەم کورد بەکاری هێنابێ لە کۆنەوە شتێکی نوێ دیارە وڵا ئامێرێکی هیچ ڕۆژهەڵاتیە زۆرێک لە وڵاتانی دەروبەر بەکارێن وەکو سین و هیندستان و ئێران و بەڵام ئەوەی ئەو ئامێرە و بەرەو پێشەوە بردویان گەشتێتەوە و گەیاندوێتەوە حاڵاتێک کە نیمچە پیانۆیەک بگرێتەوە بەڕاستی وڵاتی ئێرانە کە زۆر احتیمامێکی زۆر باشیان پێداوە لە کوردستانیش لە ساڵانی هەشتاکان و سەرەتای هەفتایەکان و کۆتایی هەفتایەکان بەکار هاتووە ئەوەندەی لە ئێمە بەرچاوما کەوت پێ بەڵام تا ئێستا لە کوردستانی خۆمان چۆن دەڵێ ئەهمێتێکی زۆری نەبووە بۆ پێی مامۆستای نییە منهەجی و پێویستی نییە بۆ فێربوون ئەوەی ئەو ئامێرە دەژەنێ هەمووی حەز و ئارزوی خۆی بەکە دەتوانی لەگەڵ تیپەکە لەگەڵ کۆمەلگا کۆمەڵێک دەتوانی وەکەی بەڵام بەتەنیا دەتوانی مۆسیقای کوردی بەو ئامێرە بژەنیت بەڵێ زەحمە نەبێت نمونەیەکمان بچاو
لە ماوەی کە ماوە بە دەستمانەوە دەمیزدوو باستان لەگەڵ هەمووتان تایبەتمەندی موزیک و هوەرمەندن. دووشت سرنجم ڕادەچێشێکە باسی هوەری کوردی بکە، باسی مۆزیکی کوردی دەکەین. ئەوەیە ئێستا گەنجی کورد زۆر حەزی لە ستران و مۆزیکی بێگانەیە. ئەمە یەک. دوای ئەوە دەمیست پرسیارتان لێ بکەم، ئایا گۆرانی کوردی مۆزیک هوەری کوردی توانیوێتی لە سنووری جوگرافی خۆی دەرچی؟ جا نازانم چی بە وەڵامی پرسیارەکانمان دەدادن. بە نسبەتیەوەی کە گەنجی کوردی ئێستا زۆر ڕووی لە موزیک و گۆرانی کوردی نییە، ناتوانم بڵێم وانە، چونکی ئەو دیاردەیە ئەبینین. هۆکەشی چییە؟ موزیکی کوردی ئێستا پێویستی بەوەیە کە بەڕاستی بازاری خۆی هەبێ، مارکەتی خۆی هەبێ، پێویستی بەوەیە کە ببرێتە دەرەوە بگەێنرێ بە دنیا. ینی موزیک کوردیشی لە موزیکی ئێرانی و تورکیوانە کەم نییە. بۆ نمونە شەجەریان ئێستا لێران سیدیەکەکایان بەرهەمێکی بێت، ئەم بەرهەمە بڵاو بێتەوە بە هەموو دنیاە. کۆمپانیایان هێل نە وڵاتەکەەوە ئەیەنێ بۆ ئەمریکای، بات بۆ ئەوروپا، ئەیبا بۆ تورکیا، بۆ وڵاتانی دەوروبەری ئێران بە هەمووی بڵاوی کاتەوە. ئەم کۆمپانیان ئیشانەوەیە بەداخەوە لەناو کووردە ئەم هینەمان نییە، ئەم هەنگاوەمان نییە. ینی مەبەست ئەوەیە، ینی خەتای هوەرمەند نییە، خەتای هوەرمەند خەتای هوەرمەند نییە. هوەرمەند حەزەکە ئیش بکات و حەزەکە شتەکەشی بگەێنرێ. هۆکارێکی تریش ئەوەیە کە ئەو شتانی کە هەیە تەقلیدن، چاولێکەریە، ڕاگەیانەکان زۆر ڕاگەیانی حیزبە، ئەوەی بێت تەلڤیزیۆنەکەی بە شێوەیەک دەوڵەمەند کات. ئیتر بە تەقلیدیەوە بێگەنجش لە چوارچێوێکی داخراوە حەز لە چوونە دەرەوە کە حەز لەوە کە ئەوەی کە لە تەلڤیزیۆنەکانی دنیای بینێ خۆشی بیکات. هەڵەسێ تەقلیدیەوە ناکە سەیرەکەی زۆر شتی هەوی خۆی لە دەزەیات. ئەو شتانی کە باسم کە لە موزیکی کوردی هیچی لەو ئیشانەیە نییە کە لەم ڕۆیاکرێت. ئەمەش سەبەبەکەی ئەوەیە ڕاگەیانەکان تەژیعی ئەو نەوعە زۆرەکەن، تەژیع ئەو نەوع ئیشانە زۆرەکەن، زۆر بەدەنگیانەوەیەن. وەکو تریش کوردەکان هەر هەمووی لە شوێنی خۆیان با بڵێن هەر هەمووی ئەپوچێتەوە. ئەمە دوو هۆکارن کە من زۆر بە بۆچوونی خۆم سەبەبی سەرەکین بۆی کە گەنج ئێستا زۆر دوورە لە موزیکی کوردیەوە بەداخەوە. حەزەکە مەگەریم بێ ماوە سەزاناشەکە بۆچوونی شتێکی بێت زیاتر بێت لەسەرەوە. ئەگەر من بە ڕای خۆم شتێکی تر بڵێم، سوپاسی کاک لێرەکەم ڕاکەی بچوونەکەی زۆر جوان بوو. ئێمە کاتێک لە دوای ڕاپەڕینەوە حکومێکی ناوخۆیی بڵێن هەرێمیمان وەرگرتووە، خۆمان بۆ خۆمان سەپانوە و دروستمان کردووە. لە کاتێکە کە ئەممان دروست کردووە، عرب کە 300 ملیۆن بوو، ئەو وەختە یا 350 ملیۆن بووە، دایان دەوڵەتی گەورن و سەدان کۆمپانیا و هەزاران هونەرمەندیان دروست کردووە و ئیشیان کردووە، بخاوانی مێژوێک بوون. ئێمە هەروەها ئەوانی دەور و پشتمان. ئێمە کاتێک کە دەستمان نایە ئەوەی کەوا باسی بازاری مۆسیقا و باسی ئەوە بکەین ئیشەکانمان بەرینە دەرەوە و ینی هەناسەیەک بین، هوەر هەمووی هوەری شۆڕژی ڕێتی و هوەری ئەوە بۆ مەقاومە بوو. ینی مە گۆرانیمان کردەوەی مەقاومە بکەین بەرامبەر بە دوژمنەکانمان تاکو 25 ساڵەمە پێش. ینی تۆزە تازەیە لە کاتێکایە بەداخەوە کە لە مەرحەلەی جیهانگیریە ئەوان هوەری عەرەب و فارس و تورکوانە زۆر پۆشتە و پەرداختر و خاوەنی دایان ئەکادیمیا و سەدان دکتۆرا و ئیشیان لە مێژووی خۆیان و مۆسیقای خۆیان و نووسیەوە و کۆر مۆسیقاکانیشان بردین دزیان. بەڕاستی تورکەکان چی گۆرانی مۆسیقای کوردی بۆمیان کرد بە خۆیان و بە گۆرانی بێژەکانیان وتەوە مکافەیان کردن و کڕیانەوە پارە و هەڕاجیان کرد. مێژووی گۆرانی کوردیان تازەوە ئەهێنرێتەوە و خەریکە دەست پێکاتەوە. ئێمە ینی ئێمە بێساحی و بێچیان بووین، تازە چیانێکی بچکۆ لەمانەیە زۆر پەیوەندی بە چیانەوەی و پرسیاری بەڕێز. پێم وایە بۆ گەشەکردن و بۆ بەرەو پێشبردننی هەر بوارێکی هوەری ئەبێ دەستگای تایبەتی دیراساتی ئەو بوارە هەبێ. لە کوردستانە نازانم تا چەندێک پەیمانگاکان و دەستگاکانی هوەری ئەو شتە دەکەن. بەداخەوە بواری خوێننی موزیک لە کوردستان بە ئاراستەیەکی زۆر هەڵە ڕۆیشتووە، زۆر هەڵەیە. ینی لەبەرەوەی کە سیاست تەدەخلی لە هەموو شتێکە هەیە، سیاستی حیزبەکان تەدەخلی بەڕاستی ئەو شوێنانەی ناشرین کردووە. هەموو با بڵێن جێدەسی لەو شوێنانەیە هەر هەموو دیارە. ینی کەسێکە بەتوانە بێت، کەسێکە لێ هاتوو بێت، کەسێکە بتوانێت شتێ بگۆڕێت گوێی نایانێ، کەسێکە بتوان بە دڵی ئەوانیش بکات. ئەو کەسانە هێڵنە لەو شوێنانە ئەوەیە ئاراستەی هەڵی وەرگرتووە، هیچ تاسیرە ناکاتە سەرویکە ئەم موزیکە کوردی. حتا وەکو لایانی تەکنیکی خوێندکارەکانە لێوە هیچانە و توانایان نییە بۆ نوعایە مەجموعەیەکی زۆر کەم پێیەکات. بێتەوە ساڵانە 20 کەس وەرەگرن بەبێەوەی کادریان هەبێت بتوانێت 20 کەسە تێرکات.
نییە بە هیچ نوعیان نییە حساب بۆی زۆر بە بێپلانانەی ژەکەن ئەمەش هۆکارێکی زۆر گەورێکە کەس پێ ناگات وەکو کە کەس پێ ناگە لە تەکنیکی مۆسیقات نەگەیشتووە زایدنەوە خۆشی بیرچۆتەوە هەوی خۆشی چۆم دۆزێتەوە ئەو کە لە تەکنیکی شتێ نەگەیشت بێت مامۆستایان ئەگەر شتێکتان هەیە لەم بارەوە گەنجی ئێمە فێری تەقلید بووە تەقلیدی مۆسیقای تورکی تەقلیدی مۆسیقای عربی دەکات تەقلیدی گۆرانی و عربی و گۆرانی تورکی دەکات ئەو تەقلیدە دێنێتە ناو ستۆدیۆکانی کەناڵە ڕاگەاندنەکانی ئێمە ئەو کەناڵە ڕاگەاندانەی کە هەمانە گۆرانی موزیکی کوردی دەڵێتەوە پەخش دەکات هەر ئەمان ئەو ستایل و مۆسیقا گۆرانی تورکیانەیە کە بە تورکی دەگوترێت تەرجەمەکراوە بۆ کوردی یعنی ئێستا مۆسیقامان داگیر کراوە لە ڕێ مۆسیقاوە داگیر کراوین ئەگەر شۆڕشێک نەکەین و مۆسیقاکەمان پاک نەکەینەوە بەرەو خراپتر دەڕۆین بەڵێ کاک سوارە بە تایبەتی گۆرانی گوتن لە شەهیەکاندا هەندێک کەس ئێستا من بەلای منەوە گۆرانی بێژی سەرکەوت و زیرەکەوە لە شەهیەکانە شاهی خۆش دەکات بەڵام زۆر کەس بچێنێکی دی هەیە بەڵکو بە چاوێکی نزمتر لەوەی کە سیر دەکاتن بۆ تۆ بڵێ منەڵم گۆرانی کوردیارەک و باسمان کرد بەڕاستی گۆرانی کوردی بڵێن شێوازی شایی و شێوازی دانیشتنی ناو ماڵان و ئەم شێوازی گۆرانی وتنانە ئەمە خۆی ئەسڵی گۆرانی کوردیە بەڕاستی لەوانەوە گەیشتۆ بە ئێمە کە بتوانین بەم شێوە جوانی کە ئێستا ئەم برادرانە هەڵساوان بە ئامادەکردنی ئەم مۆسیقای ئاوا بکەین گۆرانی شادیش ئەگەر سێری هونەرمەندە کۆنەکانی وڵاتی خۆمان بکەین سێ محەممەدی سەفایی ئیبراهیمی قادری چەنە هەیوەکو ئەومان هەیە لە سلێمانیا ئەحمە شەماڵ هەبووە کە گۆرانی بڵێ میلیانە وتی لە گەعدە و لە ناو ماڵانە و لە سەیرانوانە بەڕاستی ئەوە تام و چێژی گۆرانی کوردی بووەکە لەوە سەری هەڵاوە ئێمە بەش بە حاڵی خۆمان پێم وابێ هەبرادارانی ژڕیان وایە ینی ئێمە بە شوێکی زۆر جوان و بیرۆ سێری ئەو گۆرانی شادیاناکەین کە وەختی خۆی هەبووە ئێستاژ ئەگەر بە هەمان شوێ گەنجی چاک و چالاک و ئەوانەمان هەیە کە گۆرانی شاد بە شێوێکی زۆر جوانەڵێن باڵێ تێکەڵاویان کردووە بە کللتور و فۆکلۆرە جوانەکەی نێتەوەکەمان بۆ نابۆ بەڕاستی شتێکی جوانە بەو شێوەیە نایبینی کە بڵێن خوێندنەوەکی خراپی بۆ بکرێت بەڵێ بینەر و تەماشەوان هێژا فێ چەندێم دوماهیا بەرنامە vê carê ya li hevgihandina Kurdan heta careketî digehîne êk dexîl şemo hîviya xweşî û şadî jora diketin û gelek spas ji bo van mamosteyên hêja hunermendên hêja ku îro mêvanên dengê Amerîka bûn berî xatirxwastinê jî dîsan ew ê ji me re hinek mûzîk yan wê em ê guhê xwe bidin hinek mûzîka wan e